بەراورد بە 4 مانگی سەرەتای ساڵی ڕابردوو ئامارەکانی پێشێلکاری بەرامبەر ڕۆژنامەنووسان لە هەمان ماوەی ئەم ساڵدا زیادی کردووە. 3 ئایاری هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی ئازادی ڕۆژنامەنووسی دیاری کراوە. لەو چوارچێوەیەدا سنتەری میترۆ بۆ داکۆکیکردن لە مافی ڕۆژنامەنووسان چارداکێکی بە بەشداری نوێنەری میدیاکان لە هەرێمی کوردستان ساز کرد و ڕایگەیاند. پێشێلکاریەکان زیادی کردووە، میکانیزمی پێشێلکاریەکانیش گۆڕاون. تێبینیومان کردووە کە ساڵانە ژماری پێشێلکاران بەرزنووسی بەخۆیەوە دەبینێت. ئەگەر ساڵی ڕابردوو بەراوردکەین بە ساڵانی ڕابردووتر پێشێلکاریەکان کەمی کردووە بە ژمارە، بەڵام ئەمە بوومانە نایە کە بڵێن ئەقلێت گۆڕانکاری بەسەرا هات و ڕێزەکەی ڕۆژنامەنووسی دەگیرێت و مامەڵێکی دروستتر لەگەڵ مەلەفی ئازادی ڕادەپەڕین و ئازادی ڕۆژنامەنووسیدا دەکرێت، بەڵکو ئالیەتەکانی بربەزدانان لە بەردەم ئازادی ڕۆژنامەنووسی گۆڕانکاری بەسەرداتەوە بۆی کە جاران بە شوەیەکی فیزیکی پێشێلکاری دەکرا، بەڵام ئێستا دەیانوێت لە ڕێگەی پرۆژە یاسا ڕێنمایی بڕیارەوە پێشێلکاری بەرامبەر یاخود بربەز دابنێن لە بەردەم ئازادیکاری ڕۆژنامەنووسی. و ئامارەکانی ئەم ساڵ 4 مانگی یەکەمی ساڵی 2025 بەراورد بە 4 مانگی یەکەمی ساڵی 2024 ژمارەکە زۆر بەرز بۆ پێشێلکاریەکان زۆر زیادی کردووە. لە ڕابردوودا پێشێلکاری بەرامبەر ڕۆژنامەنووسان تەنیا لێدوان و هێرشی بەرجەستە بووە، بەڵام ئێستا پێشێلکاریەکان لە ڕێگەی پێنەدانی زانیاری و بە یاساییکردنی ڕێگریەکان و دەرکردنی ڕێنمایی دەکرێت. پەیام زانیوێتی هۆکاری بەرزبوونەوەی ئاماری پێشێلکاریەکان لە 4 مانگی سەرەتای ئەم ساڵ بەشی زۆری بۆ خۆپیشاندانەکانی عربەت دەگەڕێتەوە کە ژمارەیەک ڕۆژنامەنووس هێرش کرایە سەریان و دەستگیر کران. لە هەرێمی کوردستانە ئەمە یاسای مافی بەدەستهێنانی زانیاریمان هەیە ژمارە 11 ساڵی 2016 ئەگەرچی بەداخەوتە یاسا حکوومەت ڕێنمایی تایبەت بە ئاسان جێبەجێکردنی یاساکەی دەرنەکردەوە، بەڵام یاسایەکە لە بواری جێبەجێکردنایە، بەڵام دادگاکان وەکو پێویست ئیشی پێناکەن و ڕۆژنامەوان وەکو پێویست ڕێکارەکانی بەکار نایەنن بۆ دەستکەوتنی زانیاری. ئەم یاسایە لە 2013 دەرچووە تاوەکو ئێستا نزیکەی 12 ساڵە کارانیە بۆ شێوەیە کە ڕۆژنامەوانان یانەوێ بۆ شێوەیە کە هاوڵاتیان یانەوێ زانیاریەکان لە ڕێگەی دەستگا میدیاکانەوە پێیان گایە خۆیان زانیاریەکان بەدەست بێنن. پێویست بەوە کە پەرلەمان سەر لە نوێ هەمواری کاتەوە و بیگونجێ لەگەڵ سروشتی کارکردنی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان. لە دەڤەری بادینانیش دەیان چالاک و ڕۆژنامەنووس کە لە ساڵی 2020ەوە دەستگیر کراون ژمارەیەکیان هێشتا لە زیندان ناماون و ئازاد نەکراون. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.